سڵای خۆی گەورەتان لێ ببینەرانی بەڕێز خۆشحاڵ لە بەرنامەیەکی تری پەروەردەی تایبەت لە هەفتەی هۆشیاری ئۆتیزمدا لەگەڵتاندا دەبم. ئیمڕۆ لە شاری هەولێرین سەردانی دایکێکی پڕ ئەزمون کە دایکی گەنجێکی جوانی ئۆتیزمە و هەمیش چالاکوانە لە بواری نووسین یارمەتیدانی خێزانانی تر لە بوارەی ئۆتیزم. مامۆستا تەزرە بۆتانی ئێستا دوێن لەگەڵۆشدا باسی چالاکیەکانی بواری ئۆتیزم لە چۆ دەستی پێکردووە ئێستا لە کوێی ئەو کاریدا کە دەوێت تەواوی بکات باسی دەکەن. سڵای خۆی گەورەتان لێ مامۆستاگیان. سڵاو ئێوەش بەخێر بێن. طبعا زۆر خۆشحاڵم خۆشحاڵ نزیکە بینیم. خۆت و بەستافە جوانەکەت بەخێر بێن. عەزیزی ئێمە سەلامت بیا. مامۆستاگیان گەسەرتا باس بکەین کاکە دلوار ئێستا تەمەنی چەندە و لە تەمەنی چەندی کە لە منداڵیدا هەستان پێکرد کە منداڵە گرفتێک هەیە لە گەشە و پێگەشتنیدا. بەڵێ طبعا دلوار هەڵگری ئۆتیزمە کوڕی گەورەمانە تەمەنی 14 ساڵە. دوای ئەو خوای گەورە دوو کوڕ و کچێکی پێبەخشین ئەلحەمدوللا کە ئەوان باشن تەندروستیان باشە و هەڵگری ئۆتیزم نین. هەر لە سەرەتا کە دلوار لەدایک بوو ئێمە زوو هەستمان پێکرد کە منداڵێکی ئاسایی نییە، نەگریانی یعنی ئاسایی بوو، نە ئای کۆنتاکتی هەبوو، یعنی بەرەبەرەکە مانگ بە مانگ گەورەتر دەبوو ئەو منداڵە سەیرمانی نەدەکرد، گغی نەبوو لە سێمانجی ئەوەل بۆ نمونە، گریانێکی زۆری هەبوو. خەڵک هەستی بۆی دەکرد کە ئەو منداڵە ئاسانیە، بەڵام ئێمە وەکو داک و باب تەبعاً پێمان ئەوە نەبوو بە ئاسانی هەزمی مەوزوعەکەی بکەین، لۆیە عوزرمان دەدیتەوە. ئەوە جەوی دەگۆڕێ، ئەوە حەزی لە قەرەباڵغینە بۆ نمونە بووە ساڵێک بووە 2 ساڵ جارجارە و شەشی دەگوت بەس کەم. ئیترەوە بوو لە 2 ساڵ و 9 مانجی وەزعی تەندروستی باش نەبوو، چونکە هەموو خواردنێکی لێ نەدەکەت. بەس کە بردمانە لای دکتۆر نیشانەکانمان باس کرد، گوتی ئەوە منداڵەکەتان هەڵگری ئۆتیزمە، نیشانەکانی ئەوها پێدەچی، لێ بیبەنە لای دکتۆرێکی ئەخسایی. ئەوە بوو بردمانە لای دکتۆرە ڕێزان لە هەولێر، ڕێزان ڕەشوانی بەداخەوە کە گوتی منداڵەکەتان ئۆتیزمە. بەڵام ئێمە هەر زووش ینی پێش ئەوی ببێنە لای دکتۆرە ڕێزانی کە سێرچمان کرد لە ئەنتەرنێت، ڕۆژێک پاشنێژی بەیانی بوو، هەر زوو نووسرا بوو نیشانەکانی کەم خەوی و پێکەنینی بێهۆیە. طبعا ئەمە ئەو کات نەمان دەزانی ئۆتیزم چییە، بەس هەرکە ئەو قسانەمان گوێ لێ بوو ئەمن و بابی ئیتر دەستمان کردە گریان و یعنی ڕۆژەکی زۆر ناخۆش بوو لۆمە، وەک ئەوەی با بڵێن عەزیزێکت لە دەست دەی تەواو وامانزانی دنیا خراپ بوو بەسەرمان، چونکە ئەو کاتە هەم زانیاریمان کەم بوو لەسەر ئۆتیزم، هەمیش تەمەشامان دەکرد ئەوەندەی دەگەڕێن هیچ چارەسەرێک نەبوو. بەڵام دواتر بەرەبەرە لە ڕێگەی ڕاهێنان، لە ڕێگەی پرسوڕا، لە ڕێگەی هاوڕێی باش، لە ڕێگەی ئەو خێزانانی کە ئەزمونیان هەبوو، ئیتر ئاشنا بووین لەگەڵ ئۆتیزم و زانیمان خێرەکی زۆر گەورە لە مۆزوعەکەیدا هەیە. ئەلحەمدوللا. مامۆستا ئێستا دەخوێنێ یاخۆ خوێندوویەتی، ئێستای چۆنە کۆنتڕۆڵکردنی خۆی؟ ئاسکەجیان دلواری کوڕی من زۆر خراپ بوو لەبەرەوەی ئۆتیزمەکەی 100% بوو. ئەمە سێ جۆر ئۆتیزمان هەیە بە خۆت دەزانی، تند و مامناوەند و خەفیفەکان دەستنەوە مەکتەبێ. ئەم بۆ خۆم بە چاوی خۆم بینیمە هەر لە هەولێر 4 منداڵ گەڕاینەوە قوتابخانە. بەڵام کوڕەکەی من زۆر تند بوو و هەموو ئەو نیشانانی تێدا بوو کە پێی دەڵێن ئۆتیزم، ڕۆیشتن لەسەر ئەسابعی، لەسەر پەنجەکانی پێی، گریانی زۆر، پێکەنین، با بڵێن فرەجوولەیی، چونکە بێزگە ڕاستە ئێمە دەڵێن ADHD جیاوازە لە ئۆتیزم، بەڵام هەموو ئۆتیزمەکانیش زۆر بیان فرەجوولانە. بەڵێ جوولەیەکی زۆری هەبوو، یعنی تەمەشای نەدەکردین، ئەمنی نەدەناسیەوە، هەتا 5-6 ساڵ نەیدەزانی ئەمن داچیمە. لەبەرەوە یعنی باشترین شت کە ڕێ یارمەتی منیدا ئەو کاتە جگەلەوەی کە وەکو گوتم سەردانی ئەو خێزانانم دەکرد کە بمزانی بە لە هەر جێک مالێک ئۆتیزمەکیان هەیە، نەشم ناسیبان لە ڕێگای برادرانەوە لە دەرگام دەدان لۆی نیو سعات باسی ئۆتیزمم لۆ بکەن. سێرچم کرد زۆر لە ئەنتەرنێت، گەڕام بە دوای ئەو داکانەی کە سەرکەوتن بە تایبەت دایکی مایلس لە باریتانیا و زۆر بەرنامە و ئەوەی بڵێن یوتیوب، ڤیدیۆکانی یوتیوب لە ئەمریکای، چونکە لە ئەمریکای زۆر یعنی احتیمام بە
ئۆتیزمەکان دەدەن تەنانەت لە سەنتەرەکانیان یعنی نانی تایبەتیان دەدەنێ والحاصل زائدەن قەڵەم وەرەقە قەڵەم زۆر استیفادەی لۆ من هەبوو چونکە هەموو شتێکم بەڕەسم لۆی سادە کرد يعني حتى سیستەمی توالێتی طبعا یەک لە سەرکەوتنەکانی مەکە ڕەنگە لۆ دایکێکی ئاسایی ئەوە هەر مەوزوع نەبیتن ئەوە بوو کە ئەمە فێرە سیستەمی توالێتمان کرد چونکە ئێستا منداڵی ئۆتیزم هەیە 18 ساڵە هێشتا دایبی دەبەستیت يعني ئەو حاڵەتانەمان هەیە لەبەرەوە ئێمە زۆر ینی سێ وەرزی هاوێن 3 ساڵ بە دوای یەک دانیشتین هەتا فێرمان کرد چۆن با بڵێن تەنانەت ئاژەڵێکیش کە هەموو جارێ ینی خەڵک ڕەنگە گلەی بکا بڵێ چۆن منداڵەکان بە ئاژەڵ بەراورد دەکەن ئەوە بەڵام ئاژەڵ دەتوانیت تەنان بۆ نمونە پشیلە پیسایی خۆی دەشاریتەوە بەڵام ئۆتیزم زۆر ئەو کێشەی هەیە کێشەی دایبی هەیە چونکە نازانیت ئۆتیزم دەچیتە سەرجادەی چاوی هەیە بەڵام چاوی نییە یعنی ئێستاش ئۆتیزممان هەیە بزر دەبیتن حتا ئەو کاتی خێرخوازێک دەیبینیتەوە لۆیە ئێمە ینی کە منداڵیمە سیستەمی توالێت فێر بوو ئێمە بە سەرکەوتنێکمان دەزانی سەرکەوتنێکی گەورە بەڵێ چونکە زۆر قوربانیماندا ئەو ڕۆژێ بەبیر مەکێکەم ڕۆژ لە توالێتی دانیشت ئەمن هێنامە دەرێ گۆرانیم لۆگۆت لە خۆشیان ئەویش هەڵبەزیەوە سەری خۆی لە کەپۆمدا یعنی دەنگم جێم لە دەنجی ئێسکی کەپۆم بوو ئەو کاتە یعنی خین فڕکەی کرد لە کەپۆم و ئەوەش بوو یعنی تەماشای ئاسمانم دەکرد سوپاسی خوام دەکرد ئێستاش کەپۆم ینی هێشتا ئەو بەرکەوتەی یان تەسیری لەسەرمایە زۆر تەمامسەکاتە ڕۆژانێکی سەختان بەڕێ کردو بەڵام ئەو ڕۆژە سەختانە مانە ئەوە نییە کە زۆر تێیدا بمێنیەوە ینی بۆ نمونە دەکرێت خێزانێک هیچ خێزانێک نییە کە ئەم زەحمەتیانی نەچێشت بێ بەڵام سەرکەوتوی خێزان لەو کاتەیە کە زۆر زوو ئەم قۆناغی سەدمە و قوبڵکردنی منداڵەکەی و سەرەتای ئۆتیزم بیستنەکەی زۆر کەم تێیدا بمێنێتەوە اینجا وردە دەست کە بە خۆی بنیاد نانەوە ینی ئیشکردن لەسەر کەم کورتەکانی منداڵەکەی ئێوە لە چۆ دەستان پێکرد جگەلەوەی کە قۆناغی تاوالێتکردن خودی خۆتت کە لە ڕێگەی وێنە کێشانەوە بۆ نمونە تەعبیرکردن اینجاکان هەنگاو بە هەنگاو ڕۆژکردن بەڵێ خۆی ئینسان بەردەوام لە ژیان قوتابیە هەتا ببیتە 80 ساڵیش هەر قوتابی ژیانە بەردەوام فێر دەبی ئێمە بەردەوام خۆمان بە قوتابی ئەو ژیانی دەزانین بەردەوام لە تاقیکردنەوە داین بەڵام داکوبابی ئۆتیزم دووجار داکوبابن دووجار تاقی دەکرێنەوە من هەموو جار بە سوحبەت دەڵێمە برادەرەکانم ئاگادار بن ژیانی هاوسەرگیری بیدایەتەکەی مانجی هەنجوینی نیە چونکە لێک تێناگەن ئەو داکوبابە ئەو ژنومێردا هەتا ئەوەتە یعنی دێنە سەر ڕەفتاریەک دێنە سەر با بڵێن ئەو لە ژینگەیەک ژیا ئەو لە ژینگەیەک هەتا پێکەوە تێکەڵ دەبن زۆری دەوێتن جا یاڵە خۆشترین شت ئەوەیە کە داکوباب خەبەری ئەویان لۆ دێت یعنی خی گەورە ئەو مژدەیان پێدەدات منداڵێکیان لە ڕێگەیە دوای ئەو هەموو چاوەڕوانێک کە دێ منداڵەکەت ئۆتیزمە سەدمەکی ناخۆشە ئیتر دەوروبەر ینی زۆر جار دەورەی سلبی دەبینن زۆر جار دەڵێن خەتای داکەکەی زۆر جار دەڵێن خەتای بابەکەی ئیمال بوو زۆر جار دەڵێن خەتای تەلەڤزۆن ئێستا ئەو شتە زۆر شایعە بەداخەوە ینی لە مجتەمەعی ما هێشتا وا تێگەیشتینە کە ئۆتیزم پەیوەندی بە شاشەی هەیە ئەمن هیچ بابەتێکم نەدیتە هەتا ئێستا هیچ زانایەک ئەوەندە ساڵە ئەم 14 ساڵ زۆرە بابرێن لە پاش 3 ساڵەوە ینی نزیکەی 11 ساڵە ئێمە بەردەوام هەر شتێک لەسەر ئۆتیزم بیتن متابعەمان کردیە هیچ شتێک ناڵێ ئۆتیزم پەیوەندی بە شاشەی تەلەڤزۆنەوە هەیە لە سەرەتادا چونکە هۆکارەکانی ئۆتیزم یان ئەوەتە جیناتە بۆ ماوەیە یانەوەتە پیسبوونی ژینگەیە وەک خۆت دەزانی بەتایبەت ئێستا کە ژینگەی کوردستان ڕۆژ بە ڕۆژ مەترسی زیاتری لەسرە لەبەرەوە ینی شاشە دەوری نییە لە سەرەتادا بەڵام طبعاً ئەو منداڵی ئۆتیزم کە ئۆتیزم ینی خود تەنیایی بە کوردێکی بەس کەمتر بەکاردێ بۆ خۆی گۆشەگیرە کاتێک لەبەر شاشەشی دادنێ زیاتر گۆشەگیر دەبیتن لەبەرەوە ناکرێ منداڵی ئۆتیزم لە دیار شاشە و تەلەڤزۆندا بندرێ ئەم بۆ خۆم نزیکەی 6-7 ساڵ تەلەڤزۆن لە ماڵمان نەبوو لۆ خاترەوەی تەمەشای تەلەڤزۆنی نەکاتن بەڵام لەگەڵ ئەوەشدا ینی ئەو بیرروڕایە غەڵەتە کەوا بزانن ئۆتیزم یان شاشەی مۆبایل ئەوە وا دەکات منداڵ گەشەی عەقلی دوا بکەی بەڵام ئێستا برادرم هەبووە مەسەلەن لە یەک تەمەنی منداڵەکەمان برێن هاوتەمەنن ئەویش منداڵی خۆی لە دیار تەلەڤزۆنی دانایە بەڵام منداڵەکەوی عیبینیە ئەسڵەن ئەمە بە خۆمان ئەمن و بابی چونکە ئیشی
ڕۆژنامە مامۆستایەتیمان دەکرد حەزمان لە تەلەڤزیۆنی نەبوو تەلەڤزیۆنمان زۆر کەم دادەگیرساند بەڵێ زۆر باش مامۆستاگەر باس لەوەی بکەین ئەو قۆناغی چالاکیانەی کە بەڕێستان دەیکەن بۆ هۆشیارکردنەوەی خێزانی تر بۆ دەستگرتنی ئەو مامۆستانەی کە لە بواری پەروەردەی تایبەت یانی بۆ دەوڵەمەندکردن پاڵپشتیکردن بۆ دەوڵەمەندکردنی زانیاریەکان جۆرە بەستت مامۆستایەکان یان خێزانەکان مامۆستاشان لەگەڵ تیمەکەی خۆ ئەو تیمێکە هەتا باسی تیمەکەمان بۆ بکات چۆن دەستان پێکرد لەسەر چ بنەمایەک ئامانجەکانی چین مرۆڤ ینی هەمیشە دەبێت لە کەسانی ترەوە فێر بێتن ئێمە لە کەسانێک فێر بووین دەمانەوە ئێستا و ئەزمونی خۆمان بگوازینەوە لە کەسانێکی تر بەڵام لەگەڵ ئەوەشدا دەتوانین بەرەبەرە لە کاتی قەیراندا داهێنان دروست دەبیتن ئێمە دەمانوێت داهێنانێک لەو بوارە بکەین ئەگەر خوای گەورە بیکاتە قسمەت داکوبابی ئۆتیزمی پێویستیان بۆی هەیە کە هەم کۆمەلگە دامیان بکات چونکە هەتا ئێستا منداڵی ئۆتیزم لە ناو کۆمەلگەیمە قبول ناکرێت یعنی لەوانەیە داپیر و باپیری خۆی تحملی نەکەن ئەو ژاوەی ئۆتیزمی ینی بە ئاسایی وەرنەگرن چونکە خەڵک لێرانە هاتی بەس ئەگەر لێرابێ ئۆتیزم درڕندەیەک نییە بە پێچەوانەوە یعنی من زۆر جار گوێم لێ دەبی دەڵێن ماڵی ئۆتیزمەکان وەکو دۆزەخوا ژیانیان نابابە ئەمە خەڵکی جان دەمێنینە ئەسڵەن خۆمان پێ بەهەشتیە لەبەرەوە ینی دەبی بە ئاسایی وەری بگری ئەگەر منداڵێکی ئۆتیزم هاتە ماڵت بۆ نمونە جا من کە زانیم کوڕەکەم ئۆتیزمە ڕیسالەکم لە ڕێگەی فەیسبوک ڕیسالەکم لۆ مامۆستا شەمال موفتی نارد بە ڕەحمەت بی دوای گفتوگۆیەکی چونکە یانی ئەوها بابرێن دوور بە دووری قسەمان کردبوو دوای گفتوگۆیەکی چڕوپڕ لەسەر ئۆتیزم ئاخیرنامەی مامۆستا شەمال موفتی بە ڕەحمەت بی لۆ من ئەوە بوو کە نووسی بەردەوام لە قاپی خوا بدە دڵنیا بە ڕۆژێک هەر بۆت دەکرێتەوە طبعاً ئەو قسەیە وەک ئەوە بوو با بڵێن تو لە بیابانێک کەسێک گلاسێک ئاوی فێن کرد بداتێ زۆر ئومێدم لەسەر هەڵچنی بەردەوام لە قاپی خوا بدە دڵنیا بە ڕۆژێک هەر بۆت دەکرێتەوە ئەوەندە سرم لە سوزدەی دادەنا هەتا بەرمالەکەم تەڕ دەبوو هەمیشە چاوەڕێ بووم کە خوای گەورە جوابم بداتەوە هەمیشە دەمگوت خوایە ئەو دوعایە لۆ دلواری کۆرمە تقبل مني ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي فعلا دلواري كرم بو دعاي هەزدەکەم یعنی خوای گەورە زمانی کردەوە دوای ئەوەی کە ئەمەی نەدەناسی ئێستاکە ئەگەر بابی سارەکەی پێ بکات ناڕوە هەتا ئەمنیش نێم دەستی من دەگری دەرێ با بچین داوای سەفەری دەکات طبعاً ئێمە بردمانە لای دکتۆر مەلکۆی لە سلێمانی ئەم نامێ ڕێکلام لە هیچ دکتۆرێکی بکەم بەڵام بەڕاستی دەستی گرتین هەڵیستاندینەوە یعنی ئەوانە باز دەکەم کە کەسانی باش بوون لە دەور و بەرمان ڕێگەیان لۆماندانە ئومێدیان لۆمان دروست کرد جا ئێمە وەکو ئەگەر دیوارێک بین ئەمن و بابی منداڵان لۆ دلواری کە ئەویش زۆر یارمەتی منی دەدا بەڕاستی ها ئەوەیە کە گوتم ژن و مرد هەتا لێک تێدەگەن هەتا کۆمەڵێک هەنگا و قۆناغ دەبڕن دوای ئەوە هەمیشە تاقی دەکرێنەوە تاقیکردنەوەیکی قورسیش کە ئۆتیزمە بەرەبەرە ئەگەر هەردوو لا هاوکار بن یعنی نەک بارە گرانەکەم داکەکە بە تەنیا هەڵی بگری یانیش بابەکە خۆی بە مەسئول بزانی و داکەکە خۆی لێ بخاتە لایەکی تر پێکەوە دەتوانن ئەو منداڵی بەرەو باشتر ببن لێ ئێمە پێکەوە کە بووینە دیوارێک لە پشت ئەو کوڕی خۆمان ئەو دیوارە هەر بلۆکەشی یەکێک داینە یعنی بەو شێوەیە توانیمان لەگەڵ ئۆتیزم هەڵ بکەین جا ئەمە مەوزوعەکە زۆری دەوێت ئەگەر بڵێم هەموو وردەکاریەکان باس بکەین ئەمن ئەوەی کە زۆر بە پێویستی دەزانم ئەو بکە ئەمن کە لە سەرەتادا چونکە ئیشی ڕۆژنامەم کردبوو لەگەڵ ڕاگەاندنەکان لە سەرەتادا کەسانێک هەبوون دەیان گوت وەرە با پێکەوە سەنتەرێک دابنین قازانجەشی باشی هەیە وەرە با پێکەوە با بڵێن ڕێک خراوێک دابنێن بەڵام ئێمە هیچمان نەکردبوو لە کوڕی خۆمان هەتا بچین سەنتەرێکی بازرگانیش دابنین لەبەرەوە بڕیارمدا ئێمە خۆمان زیندانی بکەین بەڕاستی من ئەوەی بە پێویست دەزانم ببوورە باسی بکەم دوو زۆرە خێزان منداڵەکەیان زۆر دوا دەکەویت لە قسەکردن و لە سیستەمی دایبی لە خواردن لە نووسن ئەویش ئەوەیە خێزانێکیان زۆر ناسپەروەردەیە با بڵێن ڕۆژگار نەیشێ لای ئەو ئافرەتە ئەو بابە
نەیشێ لایە مقاومەی نییە با بڵێن کسێکی ئەوەندە با بڵێن وەک خۆمان دەڵێن ناسپەروەردێن کە نەتوانیت لەگەڵ هەم بارودۆخی خەڵک بالضبط یعنی منداڵەکەی قبول بکات ئیتر دەیشاریتەوە ئیتر خۆی لە خەڵکدا دەبڕێن ئیتر پێی شەرمە بڵێ کوڕەکەم ئۆتیزمیان کچەکەم ئۆتیزمە حتا منداڵەکەی ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت زۆرێک ترمان هەیە بە پێچوانەوە ژنەکە فول عشایریە بشی کوژی تازێ خۆی هەردەکە بشی کوژی دەستە هەفتیانەی دەستە حەفلێ ئێدیسانەوە منداڵەکەی خۆی بەزی دێ من نمونەمان لەبەر دەستە بڵێ یعنی نمونەمان هەیە داکەکە منداڵەکەی دەبەستیتەوە لە پەنجەرەی بۆ خۆی دەچیتە دەرێ دادەنیشی لەگەڵ جەماعەتی گەڕەکی چای دەخۆن گوڵە بە ڕۆژەی دەخۆن چایەکەی مەساردبەوە وابزانم ئیتر کەبابەکە دێتەوە ئەوجە نانی دەداتێ و دایبی دەگۆڕی یعنی ئەو جۆرەمان پێویستی بەڕێخستنەوەیەکی سەر لەبەری ئەو سیستەمێکە لەم خێزانەکەدا هەیە سیستەمی کۆمەڵایەتیمە زۆر سەقەتە یعنی وەرەوە بەرەبەرە پرسە و حەفلەکانیش حەجمی خۆیان وەردەگرن بەڕاستی ینی جاران کوڕێک ژنی دەهێنا هەفت شەوە هەفت ڕۆژ با بڵێن حەفلە بۆ خواردن و ئەوە بەرەبەرەکەم کرایەوە نادی و قاعە ئێستا کە خەڵکێکی زۆر کەم ینی ینی ئەو هەموو خەبارەکەی ئەوها گەورە دەکاتن و یعنی ئەو هەم لە ڕووی مادیەوە هەم مەسرەفەکە دەگەڕێت و هەمیش پێویست نییە یعنی هیچ پێویست نییە ئافرەت ئەوەندە بچیتە پرسەکان ئەگەر زۆر زۆر نزیک نەبی ینی ئێستاکە بەخۆت دەزانی ینی زۆر ئافرەت دەچیتن وەکو شتێکی لات وەکو عادەتە نەکو وەکو عیبادەت کە دەشتن کەس باسی مردێکەکەی ناکاتن ڕەحمەتی لۆ نانێرن ئەوەندەی باسی خەڵکی دیکە دەکەن چێ هاتبوو چێ نەهاتبوو چیان دەگۆت چێ لە خۆی دەدا چێ دەگریە لەبەرەوە ئافرەت دەبی قوربانی بەو شتانە بدا بەڕاستی پیاویش ئەگەر دوو دەوامی هەبوو لایەنی کەم دەبی دەوامێک بە قوربانی ئۆتیزمەکەی بکە عرب دەڵێ من زرع حەسەد ومن جد وجد فعلا ئەمە چاندمان و دووریمانەوە ئێمە داکو بابەچی نمونەی نین ئێمە هێشتا کوڕەکەمان ئۆتیزمە هێشتا زۆر سیفەتی ئۆتیزمی هەیە بەڵام الحەمدوللا توانیمان ئەو شتێک کە دەمانەوێت بەدەستی بینین ئەوەی کە دلواری کوڕی من دەڕۆیشت ئێستا ناڕوە بمان ناسی قسەی بکات و ئێستا نووسینی باشە و یەکێک لەو خۆلیانەی کە هەیتی قورآانە کە وەکو لە ڤیددیۆەکان دەبینی زۆربەی قورآانەکانی برێن زۆربەی جزئەکانی لەبەر کردیە فێرە نووسینمان کرد فێرە خوێندنەوەمان کرد دوای ئەوە بەردەوام داکوبابی ئۆتیزم داوە یارمەتیان لە من دەکرد لێرەوە ئەگەر بکرێ هەندێک باسی گروپەکەی بکەین ئەمە کە ئەو ڤیددیوانم لۆ دەهات یعنی خەڵکانێکە بوون دەیانگوت مادەم ئەتوو لە بواری نووسین شتت هەیە لەبەرچی یارمەتی منداڵانی ئۆتیزم نادەی ڕۆژێک ڤیددیۆیان لۆم نرد زۆر بە تەئسیر بوو داکێکی ئۆتیزم منداڵەکەی بەجێهێشت بوو بابەکو کوڕێک لە هەولێر ینی لەسەر شارعی دەنووسن و لە کەلاوەکان دەنووسن بابی مدمن ببوو لەسەر خواردنەوەی ئیترە من دوسێ ڕۆژ بۆ ئەو بابەتە لە مێشکم دەرنەدەچوو بڕیارم دابیکەمە پرۆژە بۆ ئەوەی داوای ماڵێکی 24 ساعتی بکەین کە بەداخەواتە ئێستا لە کوردستان نییە ماڵی 24 ساعتی لۆ ئۆتیزم پرۆژەی مالی پەرەسێلکەماندانە لەگەڵ 5-6 برادری با بڵێن یان ئەوە منداڵی ئۆتیزمیان هەبوویان چالاک بوون لە بواری ئۆتیزم دامانە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی خاتوشێستان بە خۆشحاڵیەوە پەسەند کراو لە وەقاعی کوردستان بڵاو بووەوە ئێستاش بەردەوام ئیشی لەسەر دەکەین لۆی ماڵێکی 24 ساعتی لە هەولێر بکرێتەوە لۆ منداڵانی ئۆتیزم و هەروەها لۆ ئەوەی گروپەکەمان سارد نەبیتەوە بەردەوام بین لە ئیشەکانمان ئێمە مالی پەرەسێلکەمان کردە گروپی ئامێز بۆ منداڵانی ئۆتیزم نزیکەی 3 ساڵە بە مادی و معنەوی هاوکاری منداڵەکانی ئۆتیزم و خێزانەکانیان دەکەین زۆر باشە چ پرۆژێشکە هەیە هیچ چالاکێک هەیە بۆ هەفتەی هۆشیاری چ شتێکتان نیازەکە بیکە گروپی ئامێز وەکو ڕووماڵی کەناڵەکانی میدیا کە ڕەنگە ناساندبیان ئەجینا وەکو دەعم با بڵێن ڕاستە ئێمە وەزارەت و کەسایەتی گەورە لە پشتمانە لۆی با بڵێن چالاچیەکانمان بەردەوام بکەین بەڵام ئێمە مەبەستمان ئەوە نییە کە با بڵێن جۆرێک لە یارمەتیدانی بێجگەلەوەش یارمەتیدانی مادی زۆر داکوبابەکان هەڵناستێنێتەوە بەڕاستی ئێمە ئەو یارمەتیە مادیە با بڵێن وەکو شتێک دادەنین لۆی خێزانەکان بێنە دەرێ یعنی ئەو خێزانانە
لە سایەی با بڵێن ئەو ڕژبینەی کە تووشیان بۆ ئەوەندەش قسەیان لۆکرایە لەلایەن حکوومەت و بەرپرسان بێ ئومێد بووینە بەڵام کە ئێمە دەڵێن وەرن دیارێکمان بۆ منداڵەکەتان هەیە دڵی خۆش دەبیتن مەبەستمان ئەوەیە هۆشیارەکەی بگەینین زیاتر. ساڵی یەکەم ئێمە کە دامەزراین لە ڕۆژی جیهانی ئۆتیزم 2/4 چل منداڵمان بردە یاریگەی ئەو کاتە چل منداڵ تەبان چل منداڵی ئۆتیزم بە 400 منداڵی ئاسایی هەیە. یەکەم ئەزمونمان بوو بەڵام نزیکەی 8 سپۆنسەرمان هەبوو. داکو بابەکان زۆر دڵخۆش بوون ئەو ئەوەی ئیمکانێتی نەبوو ئەوەی ئیمکانێتی هەبوو. ئێمە ویستمان جەوێک دروست بکەین بۆ یەکەم جار لە هەموو کوردستان کە منداڵانی ئۆتیزم پێکەوە بێنە دەرێ بەبێ هیچ ترس و دوودڵیەک بێ پێڵاو تۆپانێ بکەن یانی هەولێر بڵێن یانی نەوجوانانی هەولێر هاوکار بوون هەر خۆی خودی بڵێن ڕاهێنەران و جەماعەتی نادی ئەربیلیش یارمەتیمانیاندا لە سپۆنسەرکردن لە وەرگرتنی مەلعەب. ساڵی دووەم کردمانە 80 منداڵ. ئێستاوە ساڵی سێمە بەرنامەمان هەیە کاری جیاوازتر بکەین ئینشاءالله. هیچ شتێک مامۆستا ئاماژەی پێ بکەین؟ بەخوای من پێم خۆشە هیچ داکو بابەتی ئۆتیزم هیوای نەبیتن لەوەی کە منداڵەکەی بەرەو باشی بچیتن. لەبەرەوەی ئەو شتانەی ئێستا من باسی دەکەم ڕۆژانێک لەلای منیش مستحیل بوو بەس شتێکی جوان هەیە لە ئینگلیزی دەرێ impossible بگۆڕە بۆ I am possible. مستحیل بکە ئەمن دەتوانم یان ناکرێ و هەرگیز نابی بیکە ئەمن دەتوانم. لێ ئەمە توانیمان منداڵەکەی خۆمان قبول بکەین و دروشمی گروپی ئامێز ئەوەیە وەکو خۆم قبولم بکەن. منداڵی ئۆتیزم سەرەتا داکو بابەکەی قبولی بکە بە مەسئولیەتی خۆی بزانی چونکە ئەو منداڵێ ئەوان هینایتیانە سەردنیا ئەوان مەسئولن لێ هەندێک قوربانی بدەن لۆی لە داهاتوو بەرهەمی قوربانیەکەیان ببینن دواتریش کۆمەلگا هەندێک بە ویژدان بی لەگەڵیان پێیان نەڵێشێت پێیان نەڵێ داکو بابێکی فاشل چونکە لە کۆتاییدا ئەو منداڵانش ئیتر تاقیکردنەوەیەکن وە کلیلی دەرگایەکانی بەهشتن. ئینشاءالله. سپاسکان خۆشمان سەگەن سەلامەت. کەواتەوەک مامۆستاکتی بینەرانی بەڕێز دەبێ ئێمە هەمیشە بە تایبەتی خێزان منداڵی ئۆتیزم پێناسەیەکی جوان بۆ خودی منداڵەکە بکەن کاتێک خێزان تێڕوانینێکی جوانی بۆ منداڵەکە هەبوو کۆمەلگاش بۆ تێڕوانینە جوانی خێزانەکە تەماشای منداڵەکە دەکات. ئەوەتە خوازین کە گروپی ئامێز شتانێک بکات کە لە بیرکردنەوەکانی ئێمە زیاتر تەوەقعاتی بڕات. سپاس بۆ مامۆستا سپاس بۆ هاوکارانم ما بوو بەڵێ فەرموو لە خزمەتدان. چاوی یەکە بەیەکەی کچەکانی ئەندامانی گروپی ئامێز ماز دەکەم و ڕێزم لۆ برایەکان هەیە بەڕاستی زۆر زۆر ماندوونە ناسانە هاوکار من ئەگەر ئەوان نەبن بەڕاستی ئەمن هیچم پێ ناکرێت. سواسیان دەکەم بێکەوە جواب دەستان خۆش بێ. ئەوەتە خوازیم بێکەوە گروپی ئامێز تاوی ستافەکەی کە بێکەوە بە تیم کار دەکەن شتانێک بکەن کە تۆزێک ئەرکی سەرشاری خێزانە ئەگەر خێزانەکان دیاریکراویش بنیانی سنوورەکانی ناو هەولێریش نەبەزێن نەچون بۆ شوێنەکانی کە بەڵام وەکو باڵپشتیەک لە پشتی ئەو خێزانانە بن کە پێویستیان پێیانە. سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ مامۆستا سپاس بۆ ئێوەی بینەر کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەبم شاد و بەختەور و ئاسوودە بن خوداتان لەگەڵ.